برزان پروژه نوبی تریدر که ماوەیەک پێش ئێستا لەناو چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بە ئێوەم ناسان لە ماوەی 7-8 مانگ بوو کە بە ڕێکوپێکی پارەکەیەدا و زۆر کەس پارێکی خەیالی لەم پرۆژەی بەدەستی هێنا. دوای ئەوەی کە کامنتێکی زۆرم بوات مەسیجێکی زۆرم بوات کە لەلایەن بینەرانی چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت داوای ئەوان لە من کرد بوو کە پرۆژەیەکی وا هەبێت بە پۆتەنسیێلێکی باش کە من لەناو چەنێلا دانیم بۆ ئەوەی سۆدی ڕۆژانە وەربگرن. منیش پاش تحقیقکردنێکی باش و پاش پرۆژەی و پاش دۆزینەوەی پرۆژەی نوبی تریدر کە بینی ماوەی 7-8 مانگە بە ڕێکوپێکی پارەکەی ئەدەت بە کاربەرانی منیش پێم باش بوو کە ئەم پرۆژەیە یەکەم جار ڕیسکەکە بخۆم قبولم کرد. هاتم سێ ئەکانتم دروستکردن بە چەند دیڤایسێکی جیاواز و لە هەر ئەکانتێک نزیکەی 1350 دلار بوو 2,000 دلارم دانا. لە ڕاستیە لە 1-2 هەفتەی بیداەتی زۆر باش بوو و پارەکەی بە ڕێکوپێکیەدا و پێم باش بوو کاتێک کە ئەو بینەرانەی چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت داوای پرۆژەیەکی بە پۆتەنسیێلیان کرد بوو منیش ئەو پرۆژەی بۆ خەڵکێک بڵاو بکەمەوە یەکەم جار خۆم پارەکەم دانا باشە ڕیسکەکەم قبول کرد. اینجا هاتم بە ئێوەم ناساند. ئەوەی تر هەر وەکو دەزانن کە ماوەیەکە ماوەی 1 هەفتەیە تقریبان کە پرۆژەی نوبی تریدر کە نامەوێ بچمە ناو وێبسایتەکە بۆ ئەوەی دیسانەوە نەبێتە ڕێکلام و چەند کەسی تر خوا نەخواستە بێن پارەی دابنێن بۆ ئەوەی پارەکان قفڵ بێت لوک ببێت لە ناو نوبی تریدر. بۆیە ناچمە ناو بەرنامەکە هەر وەکو دەزان ئێستاش بەرنامەکە کار دەکەت بەڵام پارەکە لوک کراوە واتە قفڵ کراوە. پاشەوەی کە من لەگەل تیمەکەی قسەم کرد جوابی ئەوەم بوو من ئەوە بوو کە لەبەرەوەی کە کاربارێکی زۆر لەسەر سێروێرەکانی دێنە ناو پرۆژەی نوبی تریدر وێبسایتەکە لەژێر چاکسازیایە بۆ ئەوەی دیڤایسەکان بۆ ئەوەی ئەو دیڤایسانە ئەو کاربەرانەی کە کاربارێکی زۆر لە خۆوەگری نوبی تریدر بۆ ئەوەی باسانی بتوانم پارەکەی کاتێک کە تۆ ویزرۆڤیەکەی باسانی بگەتە ناو واڵێتی ئێوە. واتە پرۆژەکە قسەیوان ئەوەیە کە ئەوان کە وێبسایتەکە لەژێر چاکسازیە واتە بۆ ئەوەی ترانزێکشنەکان بە سەریعی ئەنجام بدرێ و پارەی هەموو کاربەرێکی جارێ قفل کراوە واتە لوک کراوە کە ئەمە بەڕاستی من یەک بەخۆم زۆر ناڕەحەتم نەک لە بەرخۆم بەخۆی هاوڕێیان منەتم بەو پارەی نییە ئەگەر بچیتیش بەڵام لەبەر ئێوە بەڕاستی زۆر ناڕەحەتم بەڵام بێخەم بن هەر دەنگ و باسێکی نوێ لە بواری پرۆژەی نوبی تریدر هەبێ واتە هێشتا ئەسکەم نەبووە چونکە ئێستاش دەتوانم بچێن ناو بەرنامەکە تەنها پارەی ئێوە لە بەشی ویزرۆ یاخود لە بەشی ئەکانتەکەی کاتێک کە دێتە ناو ئەکانتی ئەسلیەوە لوک کراوە کە دیسانە من لەگەڵ پرۆژەکەم قسە کرد کە هەر جوابی ئەوەم بوو منەوە بوو کە وێبسایتەکە لەژێر چاکسازیایە و لە ماوەیەکی ترا دیسانەوە ئەو کەسانەی کە پارەیان دانەوە پارەکە یان وێبسایتێکی نوێ دانێن بۆ ئەوەی پارەکە دیسانەوە بێتە ناو ئەکانتیەوە یانیش لە هەر دەنگ و باسێکی خوا نەخواستە خراپ بە نسبەتەن پرۆژە من ئێوە ئاگادار دەکەمەوە. بویش ئێستا نەچمەنە وێبسایتەکە بۆ ئەوەی نەبیتە ڕێکلام و چەند کەسێکی تر جارێ بەشاری مەکەم بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی بزانین کە لەو هەفتەیە پرۆژەکە چی لێدێت و من ڤیدیۆیەکی تایبەت بۆ ئێوە دروستەکەم. بەڕێزانم دروستە من وێبسایتەکەم بە ئێوە دەناسێنم بەڵام ئێوەش ئەبێ ڕیسکی هەر ڕیسک و زەرەر و قازانجێک هەموو کاتێ من پێتان ئەڵێم کە لەژێر ئەستۆی خۆتانە دروستە من پرۆژێک بە ئێوە دەناسێنم پێویستە ئێوەش بڕۆن تحقیقی خۆتان بکەن اینجا وەرن لە ناو پرۆژەکان بەشداری بکەن. ئیتر نامەوێت لە کاتی ئێوە بگرم هەتاکو دەنگ و باسێکی تر بە نسبەت نوبی تریدەوە خواتان لەگەڵ.